ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان لە هەموو هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆشەویست و هەموو کوردستانیانی بەڕێز پیرۆز بێت. ئەم ئاڵا پیرۆزە هێما و سیمبولی گەلەکەمانە. هێما و سیمبولی خۆڕاگری و قوربانیدانی بێوچانی گەلەکەمانە. هێمای ئاشتی و ئاوەدانی و پێکەوە ژیانە. هێمای بەردەوامی ژیان و هێمای وزە و هێزە. ئەم ئاڵایە بە درێژایی مێژووی سەردەم هەر لە وەختی دروستبوونیەوە تاکو ئێستا چەندین جار بووەتە دوابەرگەی جەستەی بێگیانی هەزاران شەهید لە کوردستاندا. هەروەها لە پێناوی بەرزڕاگرتنی ئەم ئاڵایە هەزاران تێکۆشەری تر لە قوشبنەکانی زیندان گیانیان سپاردووە یانیش بەرەو پەتی سێدارە ڕۆیشتوون یان لە لووتکەی چیاکان و پانتایی دەشتەکان گیانیان سپاردووە. ئەرکی هەمومانە ئەو ئاڵایە بەرز ڕابگرین. ئێستاش هاونیشتیمانیانی بەڕێز لەژێر سایەی ئەو ئاڵایە پیرۆزە بەرەو کوردستانێکی ئاوەدان و ئارام و سەقامگیر دەست لە ناو دەستی یەکتر پێویستە هەنگاو بنین و بەرەو پێشەوە بڕۆین. بەرز و شەکاوە بێت ئاڵای پیرۆزی کوردستان.